یەکێک لەو دەیان دەستکەوتەی کە کۆمەڵی دادگەری کوردستان شانازی پێوە دەکات لە ڕابردوودا پاراستنی پەیوەندی نێوان تاکەکانی خێزان و پتەوکردنی بەها کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی کوردەواریە. دوای بەڕێوەچوونی ئاهەنگێکی شکۆدا بۆ سەرخستنی لیستی 147 کۆمەڵی دادگەری و ناساندن و سەرخستنی کاندیدەکانی، دایکێک لە بەردەم مایکی پەیامدا لەسەر کارەکانی کۆمەڵ دەربارەی خێزان دووە وتی پەروەردەی منداڵەکانم بە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری سپاردووە و بێخەمم. بڕوا بێ خۆم دوو مناڵمە یامەتە نووری حیکمە خۆم دەستم لە ژۆردون، یعنی خۆم یامەتە دەستی ئەوان و تا ئەوەنە پەروەردە و هینیان جوانە، خۆشم هەر تەلەبێکی نووری حیکمە. باڵێ ئەگەر هیچی نەکردبێ نووری حیکمە هەیە، بەخشینی هەیە، یعنی سۆمای چاوانی ئەمانەی هەم ڕێکخراوان هەیە. سوپاس بۆ خۆی پەروەردگار. بەڕاستی من ئەوەی کە ئەبینم ناو کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی و ئیسلامەکان باگشتیە، یعنی بوونە تەمای ئەوەی کە سوپاس بۆ خوا کە ئێمە دیفاع لە ڕەسەنایەتی خۆمان بکەین، لە ئەخلاق و ڕۆشتی خۆمان بکەین. ئێمە ڕەسەنین بە خەڵکی کوردستان، کۆمەڵانێ خەڵک هەیە کە ناڕەسەن بە خەڵکی کوردستان. ئێمە پێویستە بە ئاگا بین بەرامبەریان بۆی مناڵەکان بەرەو هەڵدێر نەڕۆن. من خۆم پەروەردەی دەستی ئەم ڕابوونە ئیسلامیم و هەتا دنیات نێشە من سوپاسیانەکەم و ئەلحەمدوللا مناڵەکانیشم تا ڕادێکی باش سوودبەر مولیان سوپاسی خۆیەکەن لەسەری. ناحەزانی ئیسلام تەواوی هەوڵ و تەقەلای خۆیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی خێزانەکان لە بەریەک هەڵبۆشێنن و ئینتیما بۆ هیچ شعائیرێکی پیرۆزی ئیسلام نەهێڵنەوە. بەڵام بەهۆی بوونی حیزبێکی ئیسلامی وەک کۆمەڵی دادگەری بەشێکی زۆری ئەو هەوڵانە شکستیان هێناوە و لە داهاتووشدا بە بەکارهێنانی پێگەی جەماوەری خۆی کۆمەڵ دەبێتە قەڵخانێک بۆ ڕووی ئەو دابوونەری تر نامۆیانە. بەهرەمەند بن لەو بڕیار و یاسایە. ئینشاءڵڵا هیوامان وایە ئینشاءڵڵا لە پەروەردەکردنی مجتەمەعا ئینشاءڵڵا پلەیەکی بەرزی بڕیوە کۆمەڵی دادگەری ئینشاءڵڵا هیوامان وایە. تا چەند کاریگەری لەسەر خێزانە بۆ پتەوی خێزان لەخوا بەزیاو بێ لەخوا بەزیاب بێ بەوەی کە بڵێن ئەیبینین لە دەوروبەرمان و لە خزم و کەسوکارمان ئینشاءڵڵا پیانەوە دیارە لە پەروەردەی خێزان و پەروەردەی مناڵەکانمان و دەوروبەرە ئینشاءڵڵا پلەی بەرزی بڕیوە. والله پەروەردەی داوە لەبەر ئەوی بەرنامەی دینە بەرنامەی یعنی ئەو هەوڵی ئەوە ئەدا کە خێزان ڕێخاتۆ، یعنی هەوڵی خێزان ڕێکدان و بەرنامەیەکی دینی پێ، بەرنامەی قورئانی پێیە، بەرنامەی ئیسلامی پێیە، دەی ناترسی هیچ کاتێ. چاوەڕوان دەکرێت کۆمەڵی دادگەری متمانەی دەنگدران لە هەر چوار بازنەکە و بەتایبەت بازنەی هەڵەبجە بەدەست بێنێت لە کاتێکدا ئێستا بزودنەوەی پەیوەندی ئیسلامی پاڵپشتی لیستی پرتەقاڵی دەکەن و هاوشێوەی کۆمەڵ برەویان بە تەبایی خێزان و پەروەردەی بەرزی کۆمەڵی کوردەواری داوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.